بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم لە تەوەری دووهەمی ئەمڕۆ ماڵە تایبەتەی ڕۆژی هەینی ڕاستەوخۆ بەردەوامین لەگەڵتان و ئەم تەوەرەشمان تایبەتە بێ بە قسەکردن لەسەر هەڵوێستەکانی تورکیا کەمتر لەسەر هەڵوێستەکانی تۆزێک لەسەر هەڵوێستەکانی ڕابردووی وەستین و زیاتر و بە تایبەت قسە لەسەر هەڵوێستەکانی ئێستایان دەکەین و ڕۆڵیان چ لە هاوکاریکردنی بۆ ڕۆژئاوای کوردستان چ لە هاوکاریکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش و هاوکات قسەش لەسەرەوەکەین کە ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان تورکیا بەرژەوەندیەکی هەیە لەم مەسەلەیە و شتی پشتپەردە و شتی شاراوە هەیە چکە تا ئێستا ناتۆتە سەرخەت بۆچی لەم ینی بەش کوتومت و بە شێوەیەکی دیاریکراو لەم تەوقیتە دێتە سەرخەت لە کاتێکدا ڕەجەب تەیب ئەردۆغان ینی لە دوایین لێدوانیدا کە لە بەردەم فێرخوازانی کۆلێژی زانستە کۆمەڵایەتیەکانی زانکۆی لاتڤیا قسەی کردووە قسە لەسەرەوە کاڵێت لە سووریا چەنا کوشتارگە کراوە کەچی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەهانای کۆبانیەوە دێتووە دیسانەوە ئەڵێت پەکەکە ڕێکخراوێکی تیرۆریستیە و جیهانیش بێدەنگە بەرامبەری ینی هەستەکرێت دووفاقیەک لە هەڵوێستەکانە هەیە ئێمە بۆ ئەوەی قسە لەسرم تەوەرانە بکەین من زیاتری لەسەر ناڵێم بۆ میوانەکانمی بەجێ ئەهێڵم لە شاری هەولێرەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە دکتۆر ڕێبوار بابکەی حەزوری هەیە لەگەڵمانە کە ئەکادمیستە وەروە مامۆستای زانکۆی و توێژەری سیاسیشە و لە ستۆدیۆکانیشمان لە شاری سلێمانی کاک عەبدوڵڵا ڕێشاوی ڕۆژنامەنووس حەزوریە بە خێراتنی جەنابیشتان دەکەم سەرچاوماناتن سەرەتا چمە لای ڕێبوار بابکەی لە هەولێر مامۆستام کاتت باش و سڵاوت لێبێت ئەمەوێت بۆ بینەران زیاتر ڕوونی بکەیتەوە هەڵوێستەکانی تورکیا لە ڕابردوودا بۆ وا بوو ئێستا بۆچی وا دەبینرێت بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێت دیارە تورکیاش وەکو هەر یەکەیەکی نێودەوڵەتی وەکو دەوڵەتێک لە ژینگەی هەرێمی و نێودەوڵەتی کۆمەڵێک بەرژەوەندی تایبەت بەخۆی هەیە تێڕوانین و استراتیژەتێکی تایبەت بەخۆی هەیە سەبارەت بە ڕووداوەکان و سەبارەت بەو هەڵ و مەرجانە و بەو بارودۆخانەی کە دێنە پێشەوە ئێمە ناکرێ لە ڕووی عاتیفەوە قسە لەسەر هەڵوێستەکانی تورکیا بکەین چونکە ئەبێ ئێمە تۆزێک عەقلانی بیرکەینەوە بزانین کە تورکیا کارکتەرێکی زۆر مەزنە کاریگەرە لە ناوچەکەدا و گومانی تیانە ئەم کارکتەرە بە پێی بەرژەوەندیەکانی خۆی هەڵس و کەوت و ڕەفتار ئەکا و ئەمە ئەگەر بە پێی سروشتی پەیوەندی نێودەوڵەتەکانی شلێکی دەینەوە ئەوە بە هەڵوێست و بە ڕەفتار گەلێکی ئاسایی ئەبێ ئەژماریکەین. هەڵوێستەکانی تورکیا لە ڕابردوودا سەبارەت بە بارودۆخی کۆبانێ حەقیقات هەڵوێستێک بوو ئەکرێ بڵێن تۆزێک دوودڵی ڕاوکەی پێوە دیار بوو بەو پێی کە بۆ تورکیا ساغ نەبوو بەوە کە ئەو هێزە کوردیانەی یان بە تایبەتی بڵێن پەیەدا هێزێکە کە تورکیا ئەیزانین لە ڕووی ئایدۆلۆژیا و بیر و باوەڕەوە سەر بە باڵێکە لە باڵەکانی پەکەکە و لە ڕووی چەکداریشەوە هێزی یەپەگا تەواوکەری هێزی چەکداری قەندیلە. ئەمە ئەگەر ئێمە بەوردی دیقەت بدەین تەمەشایەکەین لەبەرەوەی کە تورکیا تاوەکو ئێستا دانی بە هێزی چەکداری لە قەندیل لەناوە بەو پێی وایە کە تاوەکو ئێستا قەندیل کاریگەری هەیە لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا هەل لەو مامۆستا ڕێبوار بمبورە بەر لەوەی بچینە سەر باسی هاوکاری هێزی ئەپەگا بەڵێ گوێت لە ئێمەیە مامۆستا ڕێبوار بەر لەوەی بچینە سەر باسی هاوکاری تورکیا چ بۆ کۆبانی و چ بۆ ڕۆژئاوا خۆت ئەزانی لەو ساتەی کە داعش دێت و مووسڵ داگیرەکە پاشان دێتە شنگال و بە شێوەیەک لە شێوەکان شەڕ یاخود جەنگ لەگەڵ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان ڕادەگەیەنێ هاوپەیمانەتیەکی نێودەوڵەتی دروست دەبێ و ئەمریکا سەرپەرشتی و تەبەنیە مۆزوعاکە و ئەو وڵاتانەی کە دەستیان پێگات و بە گرنگیان نەزانن سەردانەکرێن لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە بەڵام نەمان بینی تورکیا ینی بە فەرمی بێتە ناو ئەم هاوپەیمانەتیە ئەی هۆکاری ئەمەیان چی بوو گەر تۆزە بگەڕینەوە بۆ دواوە
گومانی تیانە ئەو ڕووداوانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان و لە هەرێمی کۆبانیش کرد من ئەوە بڵێم کە ئەمە خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی لە وێزگەیەکی سیاسی وێزگەیەکی مێژووی سەردەمی ئێستای مێژووی کوردستانە ئەمە وای کرد مەزلومیەتی شنگال و بەرخودانی هێمای بەرخودانی کۆبانی وای کرد کە هاوپەیمانیەک دروست ببێ بۆ جاری یەکەم لە دوای 11 سپتەمبەر هاوپەیمانیەک دروست ببوو بۆ لێدانی هێزە توندڕەوەکان و داعش ئەو هاوپەیمانیە دەکرێت زۆر بە ئاسایی بڵین ئەگەر پێناسەیەکەین دەتوانین بڵین کە بۆ پشتیوانی کورد دروست بووە خۆتان ئەزانن کە لە سووریا و لە عێراقیش لە چەندین ناوچەی دیکە هێزی توندڕە وەکو جەبهەی نوسرە وەکو داعش وجودیان هەیە چەندین کۆمەڵکوژیان کردووە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی پراکتیکی کە لە شێوەی هاوپەیمانی ئێستا نهاتۆتە سەرخەت و بۆ لێدانی ئەم هێزانە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر ئیجابیە بۆ کورد ئەمە من بە خاڵێکی سەرکەوتنی دیبلۆماسی ئەژمارەکەم وەکو وشتشم تورکیا لەلایەکە ئەندامیشە لە ناتۆ بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر ئێمە دیقەت بدەین و تەمەشای سروشتی هاوپەیمانەتی ناتۆ بکەین ئەوەی کە ناتۆ پێی هەڵسێ تەواوی بەرپرسیارەتەکە لە ڕووی قانونیوە ئەکەوێتە سەر تەواوی ئەندامەکانی ناتۆ بەڵام بزات بڵین تورکیا بۆچی نهاتۆتە نێو ئەو هاوپەیمانە خۆتان ئەزانن لە سەرەتادا تورکیا چەندین بیانووی خۆی هەبوو لەوانە یەکێک لەو بیانوانە ئەوە بوو کە کۆمەڵێک لە بارمەتە دیبلۆماسیەکان و خوان و خێزانە ئەمەکە لە ڕووی دیبلۆماسی و سومعەیەکی دیبلۆماسی گەورەیە بۆ تورکیا ئەگەر بەهات بە ئەم بارمەتانە بەڵام ڕاستە خۆ دوای ئەو مەسەلەیە گۆڕانکاریەکی ئەو تۆی بەسەردانات دوایەوەی کە ئازادیش کران کە نەزانرا لەناو تورکیاش ڕای جیاوازە بۆ ئۆپەراسیۆن ڕزگارکراونێکی بە ڕێکەوتن ڕزگارکراون من ئەمێ ئاماژە بە یەک شت بکەم کاک یادگارگیان ئەمە ئاماژە بەوە بکەم کە تورکیا وەکو دەوڵەتێک لە هەمبەر هاوپەیمانی ناچارە دوجار مڵکەچی بڕیارەکانی هاوپەیمان بێ بەڵام تورکیاش لەلایەک هەنگاو بە هەنگاویانی ستێپ بە ستێپ ئەوێ هەنگاو بنێ ئەوە پێش ئەوەی هەنگاوێک بنێ دیراسەی وەزعەکە بکە بزانێت تا چ ڕادێک لە بەشی ئەوەندایە ئێستا ڕازیبوونی تورکیا بەوەی کە 200 پێشمەرگە بچێ بۆ کۆبانی ئەوە خۆی جۆرێکە لە هاوکاری لۆجستی ئامادەیی زەمینەسازی تورکیا بۆ یارمەتیدانی کۆبانی ئەمە جۆرێکە لە جۆرەکانی هاوکاری کە ئەمە ناکرێ نادیدە بگرێەوە ئەمە من پێم وایە دیسانەوە سەرکەوتنێکی دیبلۆماسی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و هەوڵەکانی هەرێمی کوردستان و بەرپرسانی کوردستان قسە هەڵوێستی زۆر سپاس دەکەم مامۆستا ڕێبوار من دێمە وڵات کاک عەبدوڵڵا دووبارە بەخێر بێ من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە لە سەرەتای داگیرکردنی مووسڵ پاشان هاتنە شنگال و تا ئەو ساتەش کە دیپلۆماسیەکانی دیپلۆماتکارەکانی تورکیا لە دەست بەسەر بوون لەلایەن داعشەوە تورکیا هەڵوێستی ڕوون نەبوو و ئەوترێت پاساوی خۆی هەبووە چکە ئەو کەسانە لەوێ بن و ڕێزی دیپلۆماتکارەکان ئەگەر لای نەبێت لەناو خۆی خۆشیانە کێشیان بۆ دروستە بێ بەڵام ڕاستەوخۆ بینی دوای ئەوەی کە ئەوترێت ئەم دیپلۆماتکارانە ئەگەنەوە تورکیا ئایا بە ئۆپەراسیۆن بۆ ئایا بە ڕێکەوتن بۆ ئایا هەر سیناریۆ بۆ لە سەرتاوە قسەمان لەسەرەوە نیە تورکیا هەر هەڵوێستی ئەوە بوو و تەنانەت لەناو کۆمەڵگەی نێودەوڵەتیشە تووڕەبوونیەک بەدی ئەکرا بە ئاشکرا بەرامبەر بە تورکیا تەنانەت ئەو ساتەی لە نەتەوە یەکگرتوەکان ئەردۆگان وتارەکەی پێشکەشەکە 20 کەس لە هۆڵەکە نییە ئەمە بە وێنە هەیە بە فۆتۆشۆپ لە ڕۆژنامەیەکی تورکی ئەمە دەستکاریە کرێتەوە لەساس خەڵکێکی زۆر دانیشتو ینی خوێندنەوە چییە بۆ ئەمانە من دێمە سەرباسی ئێستاش ڕاست خۆی ڕاستیە ئەم بڵین پارتی دادوو گەشە پێدان کێسە ماوەی 13 ساڵ زیاترە تورکیا بەڕێوە بە تێڕوانینی بۆ تورکیا جیاوازە لە ئەو تێڕوانانی کە پێشتر هەبوو بۆ تورکیا لە دوای 1920 بەڵێ تورکیا پێشتر مەسەن داود ئۆغڵۆ خۆی ئەڵێ کە لە پێش ئێمەوە خەڵک بڵین سیاسەتمەدارەکانی تورکیان تەنها بە پردێک تەماشا کرد لە نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتە ئەوە پیان وا بوو کە تورکیا هاوکار بڵین داردەسێکە بەدەست ڕۆژئاواوە بۆ هەر شتێکە بیەوێ لە باڵێن ڕۆژهەڵات و لەم ناوچەیە بیکە بەڵام ئەڵێ ئێمە ئەمانەوە تورکیا بکەین بە خۆی خاوەن هێزێک بێ لە ناوچەکەیە و تورکیاش بەڕاستی ئەگەر تەماشا بکەی ئەو ساکە زۆر حەریز بوو لەسەرەوەی یەکێتی ئەوروپا ڕازیکە و بچێتە ناو یەکێتی ئەوروپاوە ئێستا
تۆزێک با بڵێن بێمنەتێکی پێوە دیارە کە ئێوێ بڵێ من خۆم هێزێکم کە دوجار من ئەجێندای خۆم هەیە و بڕیاری خۆم هەیەەوە نەخشەی خۆم هەیە ئەگەر بێم هاوکاری هەر هێزێکی تر بکەم هاوکاری هێزی هاوپەیمانان بکەم هاوکاری ئەمریکا بکەم من بە ئەجێنداکانی خۆمەوە دێم هاوکاری هێزی هاوپەیمانان یاخود ئەمریکاکەم لەبەرەوە ئەم تورکیایی ئێستا تورکیایکی زلهێزەوە خاوەنی ئەجێندایە بۆ نمونە لە مەسلەی داعش و سووریا و ئەوانەیە چاوی تورکیا بەس لەوە نییە داعش بخات بکەوێت چاوی تورکیا لەوەیە کە کۆی بارودۆخی سیاسی سووریا بەلایەکە بکەوێت و لە بەرژەوەندی ئەوی شابێت طبعا لە بەرژەوەندی ئەو یعنی چۆن بۆ نمونە لە بەرژەوەندی با بڵێن ئەو لایەنەی کە نایەوێت بەشار ئەسەد بمێنێت طبعا ئەو لایەنەی کە نایەوێت بەشار ئەسەد بمێنێت لایەکی گەورەی دنیاە هەر بە ڕۆژ ئاواوە هەر بە وڵاتە عەرەبیەکانەوە زۆربەی زۆر ناوێت بەڵام هیچیان وەک تورکیا ڕادیکاڵ نین لە بۆ چوونەکەیانە بۆ ئەمریکا ناوێت بەشار بمێنێت بەڵام ناوێت بیڵێت و ناوێت هەنگاویشی بۆ بنێ مراعاتەن بۆ ئێران و بۆ رووسیا و بۆ ئەوانە کە طبعا دەستکاریکردنی بەشار ئەسەد لەوانەیە شتی گەورەی لێ بکەوێتەوە ئەجینا ئەمریکاش حەزەکە وەک تورکیا کە بەشار ئەسەد نەمێنێ چونکە هەموو پێیان وایە هەر خۆی ئەوە فەلسەفەی با بڵێن سیاسەتە لە ڕۆژئاوایە کە وڵاتە دیکتاتۆرەکان ئەبنەمایی پشێوی و فەوزا و دروستبوونی نایاسایی و پاشان تۆنڕەوی کە خۆی بەشێکە لە فەوزا تۆنڕەوی جابار حاڵ تورکیا ئەوێت کە بڵێت ئێمە کاتێک بەشداری لە هاوپەیمانێتیاکەین کە ئەجێنداکانمان قوبول کرێ کە ئەویش ئەجێندای لێدانی خستنی بەشار ئەسەدە لەگەڵ داعشا چونکە مەسەلەن تورکیا پرسیە من چۆن یارمەتیتان بم بۆ لە ناوبردننی داعش کە دوجار بەشار ئەسەد یەتەوە سەر ساحەی سووریا کە داعش و کە ئەوی هێزانە هەموو لە ناوچوون چیە بەهێزە بێت بەشار ئەسەد بەهێزە بێت لەبەرەوە تورکیا ئەوێت بڵێت يعني ڕوونە هیناکەی تورکیا بڵین پەیامەکەی تورکیا ڕوونە بەڵام قورسە تۆزێک زەحمەتە قوبولکردین لەیان وڵاتانی ڕۆژئاواوە معادلاتە نێودەوڵەتیەکان بە ئاسانی هەزمی ئەو تێڕوانی تورکیا ناکەن کە خستنی بەشارە خستنی بەشار شتێکی قورسە ڕاستیش ئەوان ناویان ناوە تورکەکان ناویان ناوە سەری مارەکە کە بالفعل تا ڕادێگە جوانبیریشی لە بکەیتەوە هەروایە یعنی ئەوە سووریایە کە سەری مارەکە چونکە ئەگەر لە سووریایە دەوڵەتێکی بەرپرسیار هەبوایە لەسەر خۆپشاندانی سلمی خەڵکی نەکوشتایە و خۆپشاندانی سلمی دەرەنجامەکەی خۆپشاندان نەبووە بە شۆڕشی چەکداری نەداعش دروستە بوو نە بەرەی نوسڕە دروستە بوو نە کەس دروستە بوو و تەنان دەگەر تەماشاش بکەیت و مامۆستا شتی جوان بۆەوەی کە ئەو هەڵوێستەی بەرامبەر داعش هەیە پێشتر بەرامبەر نوسڕە و ئەوانە نەبوو چونکە بۆچی ئەوانیش تا ڕادەیەک دوو هۆکار هەبوو کە بۆ لەگەڵ ئەوانە نەرم بوون یەکێکیان ئەوە بوو کە ئەوان بەڕاستی پارێزگاریان لە شۆڕشی سووریا کرد کە شۆڕشێک بوو مەشروعیەتی خۆی هەبوو دووهەمیشان ئەوە بوو کە با بڵێن نفوزی ئێران و شیعە لە ناو سووریا و ئەوانەیە تەواو بە بەرچاوی هەموو عالەمەوە حیزب الله چوە ناو سووریا و بە تەواوەتی ئێران با بڵێن نفوزی خۆی گەیاندبووی ئەو منطقەیە و لە ڕاستیشە ئەو نفوزەی ئێران لەو منطقەی هەرڕێک و پێک وەک ئەو نفوزەی یەکێتی سۆڤێت وا بوو کە لە هەشتاکانە گەیاندی ئەفغانستان ئەو کاتێ طبعا ئەگەر خەڵک بزانێ ئەو کاتی کە یەکێتی سۆڤێت گەشتە ئەفغانستان هەموو دنیا هاوکاری ئەو کەسانی کرد کە پیانەوترا مجاهیدینی ئەفغان کە مەسەن خەڵک پێی وا بووان بە معجزە سەرکەوتون بەڵام ئەوان بە معجزە سەر نەکەوتن ئەوان بە کۆمەڵی معادلاتی نێودەوڵەتی لە بەرژەوەندیان تەواو بوو سەرکەوتن بەسەر رووسایە لەبەرەوەی نە ئێران نە سعودیە نە ئەمریکا کەواتە ئێسا ئەمە معادلاتێکی با بڵین نێودەوڵەتیە تورکیا ئەوێ بە ئەجێنداکانی خۆیەوە بێتە ناو ئەم معادلاتە و ئەوێ پێشم وان نییە کە یعنی تورکیا ئەوە نابەرپرسیار بێ هێزێکی وەک داعش بەخێوە بکە هەڵبەتە عەبدوڵڵا هەر لە قسەکانی خۆتەوە با من پرسیارێک بکەم تۆوتت تورکیا ئەیەوێت بە هاوڵاتیانی خۆی بە دەرەجە یەک و بە دراوسەکان و بە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بڵێت کە من وڵاتێکم جیاواز لە جاران جیاواز لە هیچ نەبێ 80 ساڵی پێش و لە دوای 2000 وەگەر ساڵی بۆ بکەین ئەمەوێ خاوەنی سەروەری خۆم بم ئەمەوێ خاوەنی قسەی خۆم بم ئەمەوێ خاوەنی بڕیاری خۆم بم وەکەی ویستم شتێک بکەم خۆم بیکەم نەک بەسەرما بسەپێنێت بەڵام ئێستا وترێت بە شێوەیەک لە شێوەکان دوای ئەو نیگەرانیەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە هەڵوێستەکانی تورکیا و وەکو ئەو بەڵگانەشی کابڵا بوونەتەوە سەیرەکەی چەکداری داعش لەگەڵ سەرباز و جەندرمەی تورکیا ئەبینرێت و وێنە گیراوەکە چەکداری داعش لە تورکیا تیمار ئەکرێت و چارەسەر ئەکرێت ئێستا ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان گەر دەستەواژەیەکی نازانم تا چۆندە ئەکادیمی و ئەعلامی بێ هاتۆتە ژێر باری مەسەلەکە
و ئامادەی هاوکاری بکات ئامادەیە لە ڕێگەی خاکی ئەو پێشمەرگە بچێتە کۆبانێ ئەم گۆڕانکاریە چییە؟ خۆی ئەم بالفعل ئەم گۆڕانکاریە پەیوەندی هەیە بە شێوەی سیستمی سیاسی لە تورکیایە. ئەم شێوە سیستمە سیاسیانە لە تورکیایە کە وەکو تورکیا مثلەن دیموکراتە مەسەلەن بەرپرسیارە و لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتیە ئێوە لە تەفاهم و یەکانگیریە بێت بۆ نمونە ئامانجی ڕئیسی اقتصاد و بەهێزکردنی دەوڵەتە نەک بەخێوکردنی ئایدۆلۆژیایەکی معەن. بەهەرحاڵ ئەم گۆڕانکاریانە پەیوەندی بە طبیعەتی سروشتی سیستمی سیاسی تورکیاوە هەیەکە قابلیەتی ئەوەی هەیە کە بەپی بەرژەوەندیەکانی خۆی یعنی ئاڵوگۆڕی بەسەرا بێت. مەسەلەن بۆ نمونە ئەو فشارانەی کە لە ناو تورکیا هەبوو لەلایەن معارەزەی هەر تورکی خۆیەوە جەهەپە و مەهەپە کە زۆر بە ئاشکرا با بڵێن بە ئەردۆغانیانە و تۆ دامی داعشە کردو. ئایا لە هیچ وڵاتێک لە وڵاتەکانی ناوچەکە بۆ نمونە لە ئێرانیا لە هەر سعودیە لە میسر لە هەر شوێنێکی تر کەس ئەتوانێت بۆ شێوەیە دەسەڵات تاوانبارکە بە مەوزوعێکی ئاوا تۆمەتێکی هێندە گەورە بێگومان ئەم فشارە ناوخۆیە. پاشان فشاری کوردەکانی باکوور لە بیرمان نەچێت کوردی باکوور جیاواز لە کوردی هەموو دنیا خاوەنی هۆشیارێکی سیاسی زۆر بەهێزنەوە بەڕاستی با بڵێن هەر ئەوەیە نەبوونەتە خاوەنی دەوڵەت ئەنا لە پەرلەمانە دەنگێکی دلێریانێ لە زۆر شوێن دەنگێکی دلێریانەوە بەڕاستی مزاهرە و خۆپشاندانەکانیان لە دژی تورکیا کەواتە بۆ کاریگەری ئەمانی هەموو ئەم کاریگەرە ئەوە هەروەها پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی تورکیاش یعنی ئەوەش تەسیری خۆی هەبوو ڕای مامۆستا لەسەر و پرسە ببینین بزانین. مامۆستا ڕێبوار چوونی پێشمەرگە چوونی نزیکەی 200 کەس 200 پێشمەرگە لە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕێگەی خاکی تورکیاوە بۆ کۆبانێ چی لێ خوێنرێتەوە کە تەنها دەواازەیە بەڕووی کۆبانەیە لە باکوورەوە؟ بەڵێ من حەزەکەم پێشەوەی وەڵامی ئەو بشارەی جەنا بدەمەوە. من حەزەکەم کۆمنتی ڕابردووم وەڵامی ڕابردوم تەواوکەم سەبارەت بەوەی کە ئایا تورکیا ئامادەیە یان ئامادەکی تایە بێتە نێو هاوپەیمانیەکەیانە. بەڵێ تورکیا ئامادەی تایە بێتە نێو هاوپەیمانیەکە بەڵام تورکیا چەند مەرجی خۆی هەیە یانیش تورکیا یەکێک لەو مەرجانە تورکیا ئەوەیە کە تورکیا دەیەوێت تەنها ئەندامێک نەبێ لەو هاوپەیمانە ئەوەی کە لە سنتەری بڕیار لەو هاوپەیمانە دەردەچێت تورکیا ناچار بێ پێوەی پابند بێ یان ببێتە یەکێک لە ئەندامە پاشکۆیەکانی بڕیارەکانی ئەو هەپە. بەڵکو تورکیا دەیەوێت بەشداری بکات لە دروستکردنی قەرار لەو هاوپەیمانیە یعنی یەکێک بێ لەو ئەندامانەی کە قەرار دروست بکەن لەبەرەوەی ئەو قەراراتانەی تاوەکو ئێستا لە هاوپەیمانەکە دەرچوون تورکیا تەحەفوزێکی زۆری لەسەر هەیە. اینجا جگە لەمەش بۆ خودی پرسی کۆبانێت تورکیا چەندین بۆچوون و چەندین حەلی تەڕح کرد. یەکێک لەو حەلانە داوای لە پەیەدەی کرد کە ئەبێ تۆ هیچ پەیوەندیت نەمێنە لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەد. اینجا خاڵێکی تر پەیوەندی بە باڵانسی هێزەوە هەیە. تورکیا لە غەمی ئەوەیە کە باڵانسی هێز بەلای ئێران و بەلای حکوومەتی بەحسەوە بشکێ چونکە تاکە هێزێکە هێزی چەکداری مەیدانی تورکیا هاو پاڵپشتی لێ دەکە بۆ ڕاگررتنی باڵانسی هێز لە نێوان هێزە چەکدارەکان لەسەر مەیدانی سووریا ئەوەیە کە هێزی سوپای ئازادی سووریە کە بە ئاشکرا پشتیوانێ هەر بۆیش تورکیا پێی باشە کە هێزی سوپای سووریا ئازاد بێتە نێو کۆبانی پشتیوانی لە کۆبانی بکە هەروەکو بەپێی هەواڵەکان کە ئەمیش لە لای خۆوە پشتیوانی دەکا. خاڵێک تریش پەیوەندی بە نێوان خودی پەیوەندی نێوان تورکیا و ئێرانەوە هەیە. لەسەر ئەم بابەتە پەیوەندی نێوان تورکیا و ئێران پەیوەندیەکی ئێستا بۆکو پێویست نییە خەریکە پەیوەندی دیبلۆماسی دەپشرێ دیبلۆماتەکان بانگهێژەکرێن لەلایەن حکوومەتەکانەوە. ئەمە پەیوەندی بە معادلاتی ئەقلیمە. سەبارەت بە پرسیاری جەنابێت کە ئایا تورکیا بۆچی ڕێگەیدا 200 پێشمەرگە کە خەریکە بچێتە نێو کۆبانی وەکو ئاماژەم پێکرد کاگیادگار تورکیا لە هەمبەر هاوپەیمانیەکی گەورەدایە. تورکیا ئێستا دەتوانین بڵێن لە ساحەی ئەقلیمی بەتەنها ماوەتەوە. ئەوەی کە تورکیا ئێستا ڕێگەی داوە کە هێزی پێشمەرگە بچی بەڕای من ئەمە بڕیارێکی زۆر عەقلانی بوو. لەبەر ئەوە تورکیا دڵنیابۆتەوە کە واشنگتن و پاریس و لەندەن ئیتر پشتیوانی پرۆژەکانی تورکیا ناکەن وەکو کاک عەبدوڵاش ئاماژەی پێکرد یەکێک لە پرۆژەکانی بریتی بوو لە دروستکردنی ناوچەی ئارام.
ئەو پرۆژانەی کە تورکیا تەرحی کرد فەشەلی ئێنا ئێستا پێویستە تورکیا بیر لە استراتیژەتێکی تازە بکاتەوە بۆ ئەوەی کە تۆزێک هێور ببتەوە تۆزێک هەست بە ئارامی بکە کە ئاسایشی نەتەوەی تورکیا لەلایەن پێدەوە ناکەوێتە مەترسی ئەوش ئەوەیە کە تورکیا دەیەوێت بەدیلی پێدا پێشمەرگە بێ یعنی بۆ تورکیا بە حکمی ئەوەی کە ئەزمونێکی سیاسی اقتصادی دیبلۆماسی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە کە ئەم هێزە چەکدارانە ئەم پێشمەرگانە سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هەرێمی کوردستان تورکیا دڵنیایە لەوەی کە ئەم هێزانە بۆ مەبەستێکی دیاری کراوە چون اینجا وجودی ئەم پێشمەرگە لە کۆبانێ تاڕادەیەکی باش دڵنیایی بە تورکیا دەداتەوە لەو نێوەندەشدا تورکیا دەتوانێت هاریکاریەکانیان لەگەڵ هێزی بە بڕوای تۆ هێزی پێشمەرگە ئەو پێشمەرگانی دەچن دەتوانن ببنە بەدیلی پێدا لە کاتێکدا پێدا ئەڵێت ئێمە ماوەیەکی زۆرە دەجەنگین بۆ ئەوەی ئەو ناوچەیە بیانی پێش هاتنی داعش بە ئارامی بمێنێتەوە وە کانتۆنەکانی جەزیرە و کۆبانێ و ئەفرین بەردەوام بەرگریان لێ کردووە تەنانەت لێرەشەوە کە لە کوردستانی شەوە ویستراوە هێز بنێدرێت قبولیان نەکردووە پێت وایە پێشمەرگە دەتوانێت بێ بە بەدیلی ئەوان لەوێ بەپێی مەفهومی سەربازی ئەم 200 پێشمەرگە هێزی ئیسنادە واتە هەچ کاتێک کە هێزی یەپەکە پێویستی بەم هێزانە هەبێ ئەمن ئەچن هاوکاری بەڵام ئەوەی کە لێرە گرنگ خاڵی گرنگ ئەوەیە کە ئەم هێزانە چەکێکی قورسیان پێە بە چەکی قورسەوە ئەچن اینجا ئەمە مانای ئەوە نییە کە دەبنە ئەلتەرناتیڤ و بەدیلی هێزی یەپەگە لە مەدانی جەنگدا واتە ئەمان ئەم 200 پێشمەرگەیە ناتوانن گومانی تێدانە یعنی هیچ منطقێکی سەربازی ئەمە قبول ناکە کە 200 پێشمەرگە بچێ حەسمی معرەکە بکە لە سووریا بەڵام من پێم وانییە کە ئەمە تاکە هێزێک دەبێت لە کوردستانەوە بەرەو کۆبانێ دەچێت من ئەگەر دەرفەت هەبێ لە یەکێک لە دیمانەکانی تر بە بیری جەنابەت دێمەوە کە دوای ئەم 200 پێشمەرگە ڕەنگەش 4,000-5,000 هێزی پێشمەرگەی سەر بە کوردستانی ڕۆژئاوا هەیە لە هێزەکانی تری دەرەوەی پەیەدە و یەپەگە ئەمانیش دیسانەوە لە هەرێمی کوردستانەوە ئینتیلاقەکەن اینجا احتیمالی هەیە کە هێزی پێشمەرگەی زیاتریش ڕەوانە بکرێ خاڵێکی تریش ئەوەیە کە هێزی پێشمەرگە بە نوێنەراتی هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر ئەرزی معرەکە لەسەر ئەرزی لە جەنگدا بە نوێنەراتی هاوپەیمانانی نێودەوڵەتی شەڕی داعش و تیرۆرسانەکە نەکەواتە نوێنەراتی هەرێمی کوردستان کە ئەمە خاڵێکی زۆر پۆزتیڤە بڵێ مامۆستا ڕێبوار لە ماوەی پێشوودا کاتێک داوا کرا لە پەرلەمانی کوردستان کە دان بە کانتۆنەکانی جەزیرە و ئەفرین و کۆبانێدا بنێت وتیانەمە مەسلەیەکە پەیوەستە بە سیادەی خارجیە و لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە نییە چجا ناردنی هێزی پێشمەرگە بەڵام لە ئێستادا بینین پەرلەمانی کوردستان و لەگەڵ وەزیری پێشمەرگە کۆبنەوە پاشان سەرۆکی هەرێمیش پێشووتراتۆ ناو مۆزوعەکەوە کە چەکدار بچێت هێزی پێشمەرگەی کوردستان بچێ بۆ کۆبانێ و ئەبینی کە کۆمەلگەی نێودەوڵەتی و تورکیا بە دەرەجەیەکە لە ڕێگەی خاکیێوانەوەچێت ئاسایە بەلایەنەوە کەواتە تۆ دووپاتیەکەیتەوە کە کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەمریکا بە پلەی یەک ئاگادارە لەم چوونە و ڕەزامەندیشی دەربڕیوە لە بەرامبەر چوونی ئەم هێزی پێشمەرگەیە بەڵێ من پێم وایە سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕێگای کەناڵە دیبلۆماسیەکانی و توانیوەتی نەک تەنها تورکیا ڕازی کا بەمە کە من پێم وایە تورکیا کە ڕازی بوو ئەمە بڕیارێکی عەقلانیە بۆ تورکیا بۆ سانعی قەرار لە تورکیا دەگەڕێتەوە چونکی بە پێچەوانەی ڕازی بوون دەرەنجامی خراپتر و لێکەوتەی خراپتر و نێگەتیفی لێ دەکەویتەوە بۆ خودی سومعی دیموکراسی و سومعی سیاسی تورکیا تەنانەت سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێم لەگەڵ ئێرانیش قسەی کردو بۆ ئەتیبارەی کە ئێرانیش یاریزانێکی مەزنە و کاریگەرە خۆمانەزانین لە سووریا و هەروەها ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتیش وەکو ئاماژەشم پێکرد کە ئەم هێزانە بە نوێنەراتی هاوپەیمانان وەکو هێزی زەرزەمینی ئەچن شەڕی داعشەکەن سەبارەت بە پەرلەمانی کوردستان من ئەمەوێ یەک کۆمنتم هەیە لەسەر بە کورتی جەنابەت و تەوزیحی جەنابەت جارێ سەرۆکی هەرێمی کوردستان بۆی هەیە کە پرۆژەیەک بنێری بۆ پەرلەمانی کوردستان ئەو پرۆژانەی کە پەیوەستن بە ژینگەی دەرەوە وەکو ناردنی هێز و جوولە پێکردنی هێز ئەمە لە دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێمی کوردستانە بەڵام ئەبێ بکە بە پێی سروشتی سیستەمی پەرلەمانی کوردستانش لەسەری ڕازی بێ
اینجا ڕازیبوونی پەرلەمانی کوردستان زیاتر شەرعیەتێکی قانونی و ئەخلاقی دەدا بە بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ جوولە پێکردنی هەیە چونکە ئەمە مەسئولیەتێکی تاریخیە اینجا تەنها سەرۆکایەتی هەرێمی کوردستان حەزی نەکرد تەنها بەم ئەرکەی هەڵسێ پەرلەمان وەکو دەستگایەکی شەرعی هەڵبژێردراوی خەڵکی کوردستان کە ئەتوانن شەرعیەت بە تەواوی هەڵسوکەوت و بڕیارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان دەن پەیوەست بە ژینگەی دەرەوە و پەیوەست بە جوولە پێکردنی هێزی. زۆر سپاس مامۆستا ڕێبوار. کاکە عەبدوڵڵا لای تۆ بە لە بەرچاوگرتنی قسەکانی مامۆستا ڕێبوار لە تازەترین لێدوانیدا ڕەجەب تەیب ئەردۆغان لە بەردەم فێرخوازانی کۆلێژی زانستە کۆمەڵایەتیەکانی زانکۆی لاتڤیا چی ئەڵێ؟ ئەڵێ گیان لە کوژرانی 300,000 کەس لە سووریا بێدەنگی هەڵبژاردووە و بۆ کۆبانێ بەدەنگ هاتووە. بەدەمەوە هاتنی کۆبانێ باشە، بەڵام ئەی کوا دەنگتان بۆ درعا ئەدلەب حەمس و حەما ئەو کاتەی دەسووتێنران. ئەردۆغان بە نیگەرانی و وتیشی جیهان هیچ بایەخێک بە ڕێکخراوێکی خوێناوی وەکو پەکەکە نادات، بەڵام لە چرکە ساتێکدا هاوپەیمانێتی پێک دەهێنێت لە دژی داعش. ئەم قسانە چی لێ خوێندێتەوە؟ دیسانەوە من ئەچمەوە سەر قسەی ئەمە دووفاقی نییە، لەلایەکە وڵێ نایەمە ناو هاوپەیمانێتیەوە، لەلایەکە وڵێ بایەزی پێشمەرگە لە ڕێگەی منەوە بچێت، لەلایەکشەوە ئەڵێت پەکەکە تیرۆریستە و کۆمەڵگەی نێودەوڵەتی بێ هەڵوێستە. بەڵێ لە ڕاستی ئەمە ناتوانین مووقفێکی ئەردۆغان لە بەرامبەر پەکەکەیە، یعنی ناتوانین بە ئەردۆغان ناتوانین بە چاویلکەی ئێمە سەیری پەکەکە بکە. ئێمە یعنی هەموو کوردێک هەموو هێزێکی کوردیش بە چاوی خەباتژێر سەیری پەکەکەیەکە. ئەردۆغانیش 40,000 کوژرا و لە بینی پەکەکە و 40,000 کوژراوی تورکی لە بینی پەکەکە و تورکیا هەیە. ئەم مێژوە خوێناوی نێوان پەکەکە و تورکیا بە مەکۆڵە بە ڕۆژێک و دوو ڕۆژ یا بە تەسریحێک و بە دوان نەچارەسەرە بێ نە یەکەم تەسریحە. من یەکەم تەسریح نیە لە تورکیا کە بڵێ پەکەکە تیرۆریستە و ئەوانەوە بەرزەختی بەڵام شتێکی تورکیا تازە و نامۆیە لە کاتێکا کە شتێکەیە ناوی پرۆسی ئاشتی لە نێوان هەردوو لایەوە بە شێوەیەک لە شێوەکان ئاگربەست و هودنەیەک هەیە. ڕاستە زۆر ڕاستەوە، بەڵام ئەوە بڵین مەبادی سیاسیەکانی تورکیا، پرینسیپە سیاسەکانی تورکیا بەرامبەر پەکەکە ناگۆڕێت. تورکیا وا سەیری پەکەکەکەوە بە زەختی تورکیاش با بڵێن ئەمریکا ئەوانە پەکەکەیان لە لیستی تیرۆر ئەوانەیە داناوە. تورکیا شەڕی هەیە لەگەڵ پەکەکەی، ئەمە لەو زیاتر چی لە چاوەڕێ بکەین کە باشترین حاڵەتی دانوستانەکەیە و خراپترین حاڵەتیشی ئەم تەسریحاتانە تەسریحاتە ئاگرینانەیە با بڵێن. و لەو بینەشا چی هەیە؟ پرۆسەی چارەسەری هەیە کە ئەمەش هەر دیسانەوە شتێکی باشە. طبعاً ئێمە هەمومان وەڵاممان بۆ ئەردۆغان ئەوەیە کە پەکەکە تیرۆریست نییە. ئەگەر پەکەکەش وەک داعش بووایە بێگومان هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژ دروست دەکرا، ئەوە خۆی کە هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی پەکەکە دروست ناکرێت خۆی یەکەم ئاماژەیە کە پەکەکە هێزێکی زۆر جیاوازە لە داعش و لە هەموو ئەوانە. داعش بۆچی هاوپەیمانەتی لە دژ دروست دەکرێت؟ لە بەرۆی داعش هێزێکی تۆقیێنەرە و هێزێکە هەر بچووکترین پرینسیپی ئینسانی ناخوێنێتەوە و لە ڕاستیە هەموو سیستمەکانی کە ئیشی پێکری هەڵەوەشێنێتەوە. داعش کاچێتە شوێنێک سیستمی تایبەتی خۆی جێبەجێیەکە، مافی هاوڵاتی دەوڵەت بۆ خۆیەکە. بڵێ هەر هاوڵاتی بوون هەڵەوەشێنێتەوە، هاوڵاتیان لەسەر ئەساسی ئاین جاریشکە داڕێژێتەوە. ئەم شتانە خەتەرن بۆ دنیای تازە. داعش دنیایەکی کۆن ئەهێنێتەوەی خاتە ناو دنیایکی تازە بەر بۆیە فەوزا دروستە بێ. بەڵام بۆ نمونە ئەگەر شارێکی وەکو ئەستەمبوڵیش حتە ناتوێت دەست پەکەکەش نەقەتڵ و عامەکرێ و نەهیجەکرێت. پەکەکە خەباتژێرە و شۆڕژێرە لە چاوی دنیاە، بەڵام لە چاوی ئەردۆغانە بێگومان ئەبێ تیرۆریست بێەوە، لە چاوی ئەردۆغانە وایە. دوجار ئەردۆغانیش سەرۆکی ئەو هەموو هەستناکە گەرانیەکیش بێت بەرامبەر بە هاوکاری هاوپەیمانە نێودەوڵەتیەکان بۆ یەپەگەش لەوێ، چکە بینیمان هاوکاری هەرێمی کوردستان ئەبەن بە فڕۆکە لەوێ. یەکێک لەو شتانی کە وای لە تورکیا کرد کە لە مۆقیفەکانیان نەرمی بنوێنێت، مەسلەی ئەوە بوو کە هاوپەیمانان چۆن لە شەڕی عێراقا تەجاوزی تورکیایان کرد، بە تورکیایان وت ئێمە لەمە شاتوانین تەجاوزی تۆ بکەین. تورکیا تەجاوز دەکرێت لە مۆزوعانە. هەرێمی کوردستان یعنی مووقعی با بڵێن جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان زۆر گرنگە بەدەست ڕۆژ ئاواوە کە خۆتەزانی بەغا لێرەوە ڕووخا و لێرەوە ئەمریکا توانێت هەموو شتێ بکە بەرامبەر بە
لەگەڵ لە سووریا بۆ کۆبانەیە هەر ئەمانەشەکە تورکیایی والێ کرد کە کەمێک مرونەت بنوێنێ لە مەواقیفەکانیان طبعاً خۆی تورکیای ئەردۆغان تورکیایەکی عنیدە تورکیایکی مەغرورە هەر سایکۆلۆژیەتی ئەردۆغان بە تورکیا ڕەنگدانەوەی بە سیاست تورکیا هەیە تورکیا توانی داوای لێبوردن بە ئیسرائیل بکات داوای لێبوردن بە جۆن کێری دەربخات هەموو ئەم شتانی تورکیا توانیوێتی بیکات لەبەری تورکیایکی عنیدە بەڵام لەم مەوزوعە عنیدی عفو بۆ نەچوە سەر لەبەرەوەی لێرەیە بەدیل هەبوو کە هەرێمی کوردستان ئەیتوانی بەبێ تورکیا پشتیوانی کۆبانێ بکاوە ئامادەیش دەربڕابوو ئامادەیش کرابوو علااقاتەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپا هەر لە علااقاتی دەوڵەتی ئەچێت یعنی هەرێمی کوردستان ڕاستە هەرێمە بەڵام بەڕاستی ئەوان وەکو دەوڵەت مامەی لەگەڵاکەن پێشمەرگەکانی پرچەکەکەن و تەدریبیان پێەکەن و هەموو ئەو پرینسیپە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە دڵی وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاواییە کاک عەبدوڵڵا لە دوای هێوربوونەوەی ئەم دۆخە و لە دوای کۆتایی هاتنی ئەوەی پێوترێت داعش وەکو ئۆباماوتی 3 ساڵ ئەخایانێ لانی کەم بەڵام هیچ نەبێت لەم سنوورە کۆتاییان بێت چالاکیەکانیان نەبەن بۆ ناوچەیەکی تر و بە ناوێکی ترەوە دەست پێکەن پەیوەندی هەرێمی کوردستان و تورکیا چی لێ ئەخوێنرێتەوە هەستەکەی کاریگەری ئیجابی هەبێت ئەم مەسەلەیە یعنی لە مەسەلەی درێژەدان بەم شەڕە و دوای ئەوەی ئەم شەڕە ئێستا خاکی تورکیا بەکارێنرێ بۆی شتێک کە ناوی پێشمەرگەیە لە کاتێکدا لە تورکیا وشەی کوردستان قەدەغە بوو خەڵکی لەسەر زیندانیەکە بەڵام ئێستا وشەی پێشمەرگە بەکارێنن و هەرێمی کوردستان بەکارێن و تەنانەت لە خاکی منیش بەکاربێنە بۆی بچی لە شوێنێکی تر بەرگاری داعش کاک بە بۆچوونی من کێشەی کورد لە هیچ ناوچەیەک بەقەدەر تورکیا کێشەیەکی سەخت و قورس نییە زۆرینەی با بڵێن دانیشتوانی کوردوە کورد زمان لە تورکیا هەن لە هەر پارچەیەکی تر وەز بە بەرزترین هۆشیاری سیاسی لە لای کوردانی تورکیا هەیە و لە باکووری کوردستان خۆتە زانی کە هۆشیاری سیاسی لە چه ئاستێکی بەرزایە و ئەمانە وای لە تورکیا کردوە کە کێشەی کورد زۆر محاوەڵی هەر پێش ئەردۆگانیش محاوەلەی چارەسەری کێشەی کورد هەبووە لەلایەن بڵێن سلێمان دیمەری لە ئەوانە هەتا یەکێک لە سەرۆکەکانی تورکیا کە ئەکوژەیە بە گومانی ئەوە کوژێ لە دەرکۆت ئۆزال کە لەلایەن میتەوە کوژرا بێت لەبەرەوەی زۆر لە کوردەکان چۆتە پێشەوە و بەڕاستی ئەردۆگانیش ڕخنەی زۆر لێ ئەژیرا کە مافی زۆری یاوە بە کورد و ئەردۆغان لەسەر ئەجێندای مامەڵەکردن لەگەڵ کووردا بێجگە لە ئەجێندای اقتصادیەکانی توانیوێتی کە لە ڕووی سیاسیەوە زۆر بچێتە پێشەوە ئەزین لە ناو منطقە کوردیەکانش ئەردۆگان دەنگدەریشی زۆرە ئەمەش بۆ خۆی مەوزوعەکە یعنی دەنگدەری کوردی هەیە ئەردۆگان پارتی کەواتە پێ وایە زۆر بە کورتی کاک عەبدوڵڵا ئەم پرسی کورد لەو بەشەی کوردستان لە باکوور دوای هێوربوونەوەی ئەم دۆخە زیاتر بچێتە پێشەوە من پێم وایە پرسی کورد لە هەموو ناوچەکان ئەچێتە پێشەوە ئێستاش چۆتە پێشەوە و تورکیا حەزی لەم مۆدیلەی هەرێمی کوردستانە بۆ پرسی کورد ئەمەی کە ئێمە واتە سەورەکەین کە پێشمەرگە بەدیلی یەپەگە بێ خۆی پێشمەرگە نابێ بە بەدیلی یەپەگە چونکە ئەوە جۆرێکە لە خیانەت کە پێشمەرگە قەت شتیواناکە و دڵنیام کە شتیوانەکە چونکە هەموو کەس بۆ کۆڵێ شاشەکان هەموو شتێکیان تایە بەڵام پێشمەرگە و هەرێمی کوردستان ئەیانوێ بە یەپەگە بڵێن ئەم مۆدیلە سیاسی کە لە کوردستان هەیە ئەم مۆدیلە تەنفیزکەن ئەتوانن پەیوەندیتان لەگەڵ ڕۆژ ئاوا هەبێت چکە من لەگەڵ ڕۆژ ئاواش و لەگەڵ تورکیاش هەبێت چکە من پێم وایە کانتۆنەکانی ڕۆژ ئاواش بەبێ پەیوەندی لەگەڵ تورکیا ناتوانن لەسەر پێی خۆیان ڕابوەستن سوپاس دەکەم مامۆستا ڕێبوار دێمەوە لای جەنابتان ئەم پەیوەندیەی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەبووە پێشتر دەوترا زیاتر لە بەرنمەیەک شار لەگەڵ جەنابتە لە دووجار بیرکەرەوە باسمان کردووە دەوترا زیاتر پەیوەندیەکی بازرگانی و ئابووریە کەمتر پەیوەندیەکی سیاسیە بەڵام ئێستا ئەبینی پەیوەندیەکە زیاتر ڕووە سیاسیەکەی و معالمی سیاسیەکەی پێوە دیارە و دەرئەکەوێ پێت وایە لە قۆناغی داهاتوودا کاریگەری ئیجابی هەبێ و ڕۆڵی بەرپرسانی هەرێمی کوردستان لەم مەسەلەیە چییە؟ بەڵێ من پێم وایە ئەگەر جاران پەیوەندی نێوان هەرێمی کوردستان پەیوەندیەکی ئاسایی بوو بێ واتە لە دوای قۆناغی بڵێن لە دوای 2007ەوە کە هێدی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئاسایی بووە ئەگەر بڵێن پەیوەندیەکی ئاسایی بوو لەسەر بنەمای
ئیکۆنۆمی و بازرگانی و بەرژەوەندی ئابووری و بازاری کوردستان بۆ تورکیا بەرژەوەندی هاوبەش دروست بوو ئێستا بە تەسەوەری من و بە تایبەتی لەو کاتەی کە تورکیا و حکوومەتی ئاکاپا بڕیاری لەسەر پرۆسەیەک بە ناوی پرۆسەی ئاشتەواییدا ئەمە وای کرد کە هەردوو لە هەم هەرێمی کوردستان هەم ینی دروستکەرانی بڕیار لە هەرێمی کوردستانەوە هەم دروستکەرانی بڕیار لە تورکیا بیر لەوە بکەنەوە کە پەیوەندیەکە بە ستراتیژی بکەن. دیارە جیاوازی هەیە لە نێوان پەیوەندی ئاسایی و پەیوەندی استراتیژی بەپێی پرەنسیپەکە بەپێی ئەدەبیاتی علاقاتی دەولی. پەیوەندی ئاسایی ئەوەیە کە هەچ کاتێک بارودۆخێک بێتە پێشەوە ڕەنگە بە ئاسایی ئەو پەیوەندیە نەمینێ، بەڵام پەیوەندی استراتیژی زۆر تۆکمەیە هیچ بارودۆخێک ناتوانێت ئەم پەیوەندیانە بپسێنێ ئیلا ئەگەر هەردوو سانعی قەرار بڕیار لەو بدەن کە ئەو پەیوەندی ئەستراتیژیە ببەزنەوە. من بۆچی پێی دەڵێم کە پەیوەندێکی استراتیژیە؟ حکوومەتی تورکیاش ئێستا پێویستی بەسەرکردایەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە دوای ئەحداسی کۆبانێ بۆ پرۆسەی ئاشتی حکوومەتی تورکیا پێویستی بە هەرێمی کوردستانە بۆ ئەوی کە ئەم پرۆسەیە جێگیر بکرێ و گەشە بکرێ و چوونی سەرۆکی هەرێمی کوردستانیش بۆ ئامەد کۆمەڵەیەک لە دەرهاویشتی پۆزتیفی لەو نێوەندەدا بە دوای خۆداینا و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش دیسان بە هەمان شێوە خۆمان ئەزانین کە تاکە دەواازەیە بەڕووی هەرێمی کوردستانیشەوە و ئێستا بۆ ئەحداسی کۆبانێ بۆمان ڕۆبۆ ئەگەر ئێمە لە لۆژیکی نەتەوەیوە قسە بکەین ئەگەر تورکیانە بێ هاریکاریەکانمان ناگا بە کۆبانێ ئەمە حقیقەتێکی جغرافیا ئەبێ ئێمە قبولی بکەین. تورکیا پێویستی زیاتر ئێستا بە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی کە پرسی کۆبانێ پرسێکە کاریگەری هەیە ڕەوشی کۆبانێ کاریگەری هەیە لەسەر کوردستانی باکوور واتە لەسەر پێکهاتەیە مامۆستا ڕێبوار لە کۆنترۆڵەوە پێمەڵێن کاتم نەماوە دوا پەیامی جەنابتان کورد وجودی هەیە لەوێدا دوا پەیامتان وڵا دوا پەیامی من ئەوەیە کە من پێم وایە ئێستا ڕەوشی کورد و بارودۆخی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی ئاماژەی باشی لێ دەخوێندرێتەوە بە تایبەتی لە کوردستانی ڕۆژ ئاوا من پێم باشە نموزەژی ئیدارەکردنی ڕۆژ ئاوا بە ئەوان بەرپرسانی ڕۆژ ئاوا و هێزەکانی ڕۆژ ئاوا تۆزێک استیفادە لە نموزەجی هەرێمی کوردستان بکەن بۆ ئیدارەکردنی ڕۆژ ئاوا بۆ ئەوەی کە تۆ هەوڵ بدەی بازنەی دوژمناتیت کەم کەیەوە بازنەی هاوپەیمانە زیاتر کەی چونکە زۆر سپاس مامۆستا ڕێبوار توانە و ئیمکانیاتی وجودی خۆ تعامل بکەی لەگەڵ هێزی ئەقلیمی ناکرێ بە زمانی توندوتیژی و بە زمانی چەک بۆ نمونە هەڵسوکە بکەی لەگەڵ دەوڵەتێکی وەکو تورکیان دەوڵەتی وەکو تورکیا ئەبێتەوە واقعی بێ بەپێی هێزی سیاسەکەم مامۆستا ڕێبوار زۆر سپاس مامەڵە بکەی بۆیە باشترین چارەسەر ئەوەیە هەوڵی دیبلۆماسی چڕترکەنەوە و پەیوەندی باشکەن لەگەڵ تورکیا هەروەها پەیوەندی باشکەن لەگەڵ ئێران و پەیوەندی بپشرێنن لەگەڵ حکوومەتی بەعز استراتیژەتێک ڕوون هەبی لەو نێوەندەشدا ڕێککەوتن نامەی دۆک من پێم وایە باشترین زۆر سپاس بۆ مامۆستا ڕێبوار با بکەی عەبدوڵڵا دوا پەیام پەیام هەر ئەوەیە ئێمە خوازیارین کە پەیامەتیان بڵین دوا هەواڵە کە زۆربەی ئاژانسەکانی دنیا باز لەوەکەن کە کۆبانەیە پارێزراوە بە تەواوەتی لە هەموو قسانێک کە کردمان کۆبانێ ناکەوێت من لە سەرەتای شەڕی کۆبانێش وتم کۆبانێ ناکەوێت چکەوە گەورەترین زەربە بوو کە لە تورکیا ئەگەر کۆبانێ بکەوتایە ئاستن حزبی پارتی دادوگەشە پێدان تووشی گەورەترین شکستە بۆ ئەگەر کۆبانێ بکەوتای چکە ئەوەی کە کۆبانەیە خاچیە داعشەکە احترامی بەسیترین حقوقی ئینسان ناگرێت ئەو کاتە بوو بە عیبێکی گەورە بەسەر پارتی دادی تورکیاوە لەبەرەوە لەناو معادلاتێکە ئەقلیمیین ئەبێ بەرژەوەندەکانی کورد بخێنە پێش هەموو شتێکەوە ڕۆژاوای کوردستانیش ئەگەر لە ڕووی علاقاتەوە هەوڵ بن ئەم وەزعی ئێستا بە دەرفەت بزانن علاقاتی خۆیان لەگەڵ تورکیا باشکەن بەبێ تەنازولاتکردن هەرێمی کوردستان علاقاتی لەگەڵ تورکیا باشە و هیچ تەنازولی زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا ڕێشاوی ڕۆژنامەنووس و سپاس بۆ مامۆستا ڕێبوار بابکەی ئەکادیمی و توێژەری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لاولێر ئامادە بوو. سپاس بۆ ئێوەش بینەرانی عەزیز کاتێکی خۆش و ماڵتاناوەدا.